إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله، صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. خوشحالم لا واني حفتم لوانا كاني تزكية وخزمتنا بقمو بمبست رزامندي خواهي قولي وهيوادان عزيز سود لورقن إن شاء الله. أخير نشان لا واني رابردو كباس ماكن لوانا كاني ڕاست و دروست و ساغ و سەلیمی دڵ ئەوە بوو کە گوتمان چێ لە بیری مایە؟ گوتمان ئاخر علامەت کە باسمان کرد کەوا چارەم نیشانە بوو لە نیشانەکان بریتی بوو لە حلو اللسان، یعنی ئەو کەسێک کەوا دڵی ساغ و سەلیمە زمانیشی شیرینە. ئیتر یەک لەو میسالانەی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆمان دەینیتەوە كوا إيمان داري بيدا شبهيني أو حديثي كوا لمعجم كبير إمام الطبراني داهاتيا پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي مثل المؤمن مثل النحلة، نموني إيمان دار وكو نموني ميشان جنوايا، لا يأكل إلا طيبا ولا يضع إلا طيبا. ميشان جين ديار إلا اشتباك دخوا ئەو بەروبوومەی کە هەیتیشی هەر پاکە کە هەنجینە وەکو خوای گەورە بە شیفا ناوی بردیە. ئیتر پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو شێوەی ئیماندار دەشوبهێنی بە مێشهەنجین لەبەر ئەوەی بە فعلی ئیماندار ئەگەر تەماشای بکەیت لە لایەنی خواردن و ئەو ڕزقەی کەوە لاشەکەی پێدەژێ خوای گەورە سوبحانه وتعالى فەرمانی پێکردی یا ئەیها الذین آمنوا كلوا من طيبات ما رزقناكم. أي كومري باورداران لا رزق باكو تاكا كان كوا بيمان بخشينا لوي بخون. وهروها لروانجي عقيدة وبيرو باوروا لسر أو كلمة كوا باكترين كلمة وكو خواي جور سبحانه وتعالى وكو وصف ذكا لسورة إبراهيم دفرمي ومثل كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء. كواتا وكو عقيدة وبيرو باور لسر كلمة توحيدة كوا أخواي قول سبحانه وتعالى بو كلمة طيبة وبو دار الطيبة شبهان ديتي. إتلا نتيجي أوش كوا أو إيمان دار هم وكو عقيدة وبيرو باور عقيدة چپاچي هي وكو خوراچي لا شيش خوراكي چپاك دخوا. إتر بربو مكشي بالتأكيد هرد بيشتي باك بي كبريتي لخوروشتي باك لگفتاری پاک و هروها لکرداری پاک و چاک ئەوەی کەوا خوای گەورە فەرمانی پێکردیە. جا وەکو زانایان کاتێکەوە باز لە مێشهەنجین دەکەن دەڵێن زۆر صفات هەیە لە مێشهەنجین بالضبط ئەو صفاتانە پێویستە لە ئیماندار هەبیتن یاخود هەیە. ئەویش ئەوەیە مێشهەنجین یەک لە صفاتەکانی ئەوەیە زۆر قەناعەتی بە ڕزقی خۆی هەیە، ئیمانداریش پێویستە وابی. مێشهەنجین زۆر زیرەکە لبو پیدا کردنی او شتی کوا خوای گەورە سبحانه وتعالى فەرمانی پێکردێ وەکو ڕزقی بیخوا تا وەکو بەربوومی چاک بدە. زیرەکە لە کارەکانی خۆی، مسلمانیش پێویستە زیرەک بیتن. و هەروەها مێشهەنجین وەکو زانایان وەصفی دەکەن بۆی کەوا هەتا بە شەویش سەعی و هەوڵدانی هەیە، ئیشکردن و کارکردنی هەیە. پێویستە ئینسانی ئیمانداریش بە شەویش خەریکی کارکردن بی لە بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خوای گەورە کە بریتە لە شەو نوێژ. وهروها وكو زانان كباز لميشهنجين دكن دفرمون خواي قول فرماني بيكردي وأوحى ربك إلى النحل أن اتخذ من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون ثم كلي من كل الثمرات
فاسلكي سبل ربك ذللا. زلير دا ثم كلي من كل الثمرات زانان دفرموناتا بەو شێوەی ئەو بەروبوومانە لە هەموو بەروبوومی دارێک و لە هەموو گوڵێک کاتێکەوە ئەو ئینسانە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو مێشەی لە بۆ مسەخەر کردیە، ئیتر لە هەر چێندەرێ فەرمانیان پێکردی لە گوڵی ئەو دارە لەسەری بلەوەڕێ و تاوەکو ئەو هەنجینیان پێبەخشی کە ئەوان دەیانەوێ. لێ وەکو تەزاروبی عیلمیش کە کرایە فعلەن دەڵێن مێشهەنجین خاوەنەکەی چ گوڵێکی لە بۆ دابنێ و نزیکی بکاتەوە لە شانەکەی ئەو بەس بۆنەکەی بکات دەچی لە دوو ئەو گوڵە دەگەڕێ تاوەکو ئەو مێشهەنجونەی پێشکەش بکاتن کە ئەو سیفاتانەی تێدا کە نزیکە لەو گوڵەی ئیتر بەو شێوە کوزانان دەفەرمون لە بۆی کەوا چیلۆیەک هەنجینمان پێشکەش بکا پێویستی بە 600 تا 800 هەزار دەرچوون هەیە. 600 تا 800 هەزار دەرچوون پێویستی بەوەی هەیەکەوە لە نزیکەی 1 ملیۆن گوڵ لەسەری بنیشی تاوەکو بەروبوومەکەی لە مەجموعی هەموو ئەو مێشەنجونانە تاوەکو 1 چیلۆ هەنجینمان پێشکەش بکە. ئەیتر بەو شێوەیە و چەندین صفات کەس کە پێویستە بەڕاستی ئینسانی مسلمان ئەو صفاتانەی تێدا بێ. لە علامەتێش کە لە علاماتەکانی ساغ و سەلیمی دڵ ئەوەیە کەوە نیشانەی پێنجەم غەزیر الدەمعی، چاوی ئەو ئیمانداری کە خاوەنی دڵێکی ساغ و سەلیمە چاوێکە زۆر بە فرمێسکە. دیارە وەکو زانایان دەفەرمون هیچ نیشانەیەک نییە زیاتر بەڵگەبی لەسەر ساغ و سەلیمی ئەو دڵە لەوەی کەوا زیاتر فرمێسک ببارێنی. لێ دەڵێ ئەگەر چاوت یارمەتی دای تاوەکو فرمێسک ببارێنی ئەوە چاکە، ئەگەر نا فەتەباکە هەوڵ بدە بە خۆت بگریەی لەبەرەوەی ئەو کەسەی کەوە دڵی یاخود زەوی خاچی دڵەکەی ئاو بدا بە فرمێسکەکانی ئەوە بە ئیزنی خوای گەورە بەروبوومێکی چاک بەدەستدەین لە ڕۆژە قیامەت. ئەوجا دیارە وەکو زانایان کە باز لە پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم وەکو ئیمام المتقین پێغەمبەر صلی الله عليه وسلم گریانی هەبووە. دیارە گریانەکەشی وەکو ابن القیم لە زاد المعاد باسی دەکاتن دەفەرمی گریانەکەشی وەکو پێکەنینەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شێوەیەکی وان نەبووە بە دەنگبی، هەر وەکو معلومە پێکەنینی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تەبەسوم بووە، زەردەخە نەبووە، نەوەک بە دەنگێکی بەرز. ئیتر گریانەکەشی دەفەرمی بەو شێوەی فرمێسکی باراندیە و لە نەفسی کاتیش هەندە کوڵا لە ناو هەناوی دەفەرمی كان يسمع لصدره أزيز كأزيز المرجل في البكاء من البكاء. كواتا بتايبتي لشو نوێژەکان وەکو سەحابە وەسفی دەکەن خوایان لێ ڕازی بی دەفەرمی لە هەندێک لە شەو نوێژەکان کەوا دەچوونە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مزگەفتێ گوێیان لە دەنجی سینجی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم لەبەر گریان وەکو دەنجی ئەوەی بیکە کە ئەزیز المرجل من البكاء دەفەرمی وەکو منجەلێک ئاو لەسەر ئاگر بی كوب القبلقي بكا پیغمبر صلی الله علیه و سلم ناو هناوی او هذا كلا سبحان الله او بس فرميت چلی ده باران دتساو كاني اتر پیغمبر صلی الله علیه و سلم گریه لبو زور شد گریه لو انا پیغمبر صلی الله علیه و سلم لبو امتکی گریه كاتك او اتاني دخين دو كوا لسر زمان ابراهيم عليه الصلاه والسلام وهو لسر زمان عيسى خوي يقول له ما دجارته كاتك ابراهيم ده فرمو كاتك وإبراهيم عليه الصلاة والسلام بنسبة أمتك دفن فمن تبعني فإنه مني ومن عصاني فإنك غفور رحيم. يعني أويك عصيانج دك أخوائي أتو غفور رحيمي. كاتك وعيسى دي فرمو إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم. أو زي بيان صلى الله عليه وسلم أو آتاني دخين دو دقريا أمتي بلا بوشي ويا وهروها پیغمبر صلی الله علیه و سلم لشو نوێژەکانی وەکو باسمان کردکەوە بەو شێوەی وەکو سەحابە لێی دەجێڕنەوە و هەروەها پیغمبر صلی الله علیه و سلم لە کاتێکەوە کوڕەکەی ئیبراهیم کاتێکەوە فاتی کردیە وەکو سەحابە لێی دەجێڕنەوە دەگریا لە بۆ ئیبراهیمی عەلەیهی سڵات وەسەلام فەرمێسکی دەباران لە بۆ کەلثومی کچەکەی عەینی کاتێکەوە دەیانناشت کاتێکەوە لەسەر قەبرەکەی ڕاوەستا بوو فەرمێسکی دەباران پیغمبر صلی الله علیه و سلم وهروها لبو عثماني كري مضعون بهماشي وفرميشي دباران پیغمبر صلى الله عليه وسلم كاتك وسر قبري دايشي بهماشي وفرميشي دباران پیغمبر صلى الله عليه وسلم لساو بيروزكاني يتر بوشي ويا پیغمبر صلى الله عليه وسلم
و لكاتك وكو معلومة كصحيح بخاري ده هاتي كاتك وجوي لدنجي قرآن بو كاتك فرماني بابن مسعود كرخوالي رازي بقرآن ملوب خينوا ابن مسعود يشخوالي رازي بي أو آتاني سورة النساء لو خين دو كاتك وقيشت وآتاني كذا فرمي فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا دفرمي بيغمبر صلى الله عليه وسلم فرمي حسبك حسبك بس ليلة بوستا أو زاد فرمي ابن مسعود فرمي كسرم برز كردو فإذا هو عيناه تذرفان تمشام كرد بيان صلى الله عليه وسلم لا دوتاوي بير مباركي فرمي سقواد باريني يتر بيغمبر صلى الله عليه وسلم لو اشتانا قريايا أو زاد تماشاي دوای پێغەمبەر دەکەی صلی الله عليه وسلم کەسێکی وەکو ئەبوو بەکر خوای لێ ڕازی بی کاتێکەوە لەو کاتانە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نەخۆشی مەرگدا فەرمان دەکا کەوا مڕوا ئەبا بەکر فەلیوصەلی بالناس فەرمان بە ئەبوو بەکر بکەن کەوا نوێژ لە بۆ پێشنوێژی لە بۆ خەڵکە بکە دەفەرمی عائشەی کچی ئەبوو بەکر خوای لێ ڕازی بی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی ئەبوو بەکر کابرایەکە کەسێکە رەجل ئەسیف كسيك زور دلناسك لا يملك عينيه عند قراءة القرآن بدست خوينيا سيطري لسر تساوي نامني كاتكوا قرآن دخيني توا رجل بكاء لرواياتك هاتي زور دقريه لا لو كاتانك قرآن دخيني توا أو زابيان صوصا بيدا فنمروا أبا بكر فليصلي بالناس برا فرماني بيبكن با أو بيش نويجي لبو خلشي بكا إمام عمر خوالي رازي بي دفرمي وكو معلومة ليدا جيرنا أو إمام عمريك وكو معلومة هنده تندبوا أو ذا دفرمي لترسي خواي جورا كان في عينيه ياخذ كان في وجهه خطان أسودان من البكاء دو خطي رش لدمساوي بيدابو لنتيجئهم في المسكي كوا لترسي خواي جورا دقريا وهروها بهماشي وصحابة كان ديكو أو ذا تابعين وأتباع تابعين براستكاتك وباز لو ذات بيروزانه دكي وكو رافعي دليتن دفرمكاتك وباز لو بيا وصالح لو بيا وساكانه دكي واتباز لو زيغانه دكي اتوكوا شيطان تدا هزيمي هنايا لبرو الشيطان بيان وستا كسيتي وكو محمد كوري واسع كاتك وزعفري كوري سليمان دفرمي رحمتي خوان لبي دليكاتك وهستم ذكر ظلم رغبوا بس دسم تماشاشي دو متساوي محمد كوري واسع ذكرت يكسر دقورا وضعم كواتا حد مجرد بتماشا كردني سبحان الله دفرم التأثير اللي ذكر لبروي دفرمي تمتساوي يا محمد كوري واسع وكدل أن وجهه حسبت أن وجهه وجه ثكلى دو متساوي كسيك كوات زجي سوتابي كواتل لدمتاي بديار كوتبو أو ترسو أو خمو خفتيك لدلو دروني بو لترسي روج قيامته لترسي حساب كاتك ولا بردستي خواي قورا رادا جيري وهروها كاسيتي وكو عبد الواحد كوري زيد دفر مكاتك وآموشقاري خلشي دا كردو موعظياني لبوددا بوشي ودي فرمو يا إخوتا ألا تبكون شوقا إلى الله أي برايان ناقريان لويكوا شوقتان هبي بپروج بن بقنا خزمت خواي قورا سبحانه وتعالى ألا إنه من بكى شوقا إلى سيده لم يحرمه النظر إلي باز بزان هر کسی کوا بگری لپروشی لو گیشتن بخزمت خواهی گور سبحانه و تعالی او خواهی گور محرومی ناکا لو کوا لروج قیامت لبهشتی پانو برین شادی دکاتو بدیدار خوی یا اخوتا ألا تبكون خوفا من النار أي برايان ناقريا لترسي آقري جهنم ألا إنه من بكى خوفا من النار أعاذه الله منها باش بزانن آقادار بن هر کسك بقريه لترسي آقري جهنم أو خواهي قوردي باريزي لآقري جهنم يا إخوتا ألا تبكون خوفا من العطش يوم القيامة برايان ناقريان لترسي أو تينياتي كوا همو خلشي توشي دي للروج قيامت مگر أو كسي كوا خواي قولا ريزي لابني بوي كوا بدستي بيغمبر صلى الله عليه وسلم لآوي كوسر بي بنوشي اتر بوشي ويدا فرمي أوجاب خوشي دا قريا
وهروها ئیوا هەبوو دەفەرمی وەکو ئەبوو زەکەریای نەحشەلی کاتێکەوە جۆی لە دەنجی بانگ دەبوو دەگریا سبحان الله پێیان دەگو باشەوە بانگە لەبەر چی دەگریەی دەیفەرموو لەبەر ئەوەی ئوشەبیهه بالصەریخ یەومە العەرض لەبەر ئەوەی ئەو دەنجی بانگە ئەمن دەشوبهێنم بە صوت الصەریخ یەومە العەرض کاتێکەوە هەمووی عەرز دەکرێن لە خزمەت پەروەردگار ئیتر ئەو ڕۆژە وەکو خوای گەورە ناوی لێ نابێ یەوم التەناد یەوم التەناد واتە ڕۆژی نیدایە هاوار هاوارە ئیتر ئەوجا لەو ڕۆژەی بانگ دەکرێ فڵانی کوڕی فلان بابێ لە بۆ للعەرض عەلی الله ئەمن ئەو دەنگەی دەشوبهێنە بەو دەنگە و بانگ دەکرێم لە بۆی ڕابوەسم لە بەردەستی خوای گەورە سبحانه وتعالى ئیوا هەبوو لەبەر گوناه و تاوانەکانی دەگریا وەکو حوذەیفەی مەرعەشی دەفەرمی کەسێکی دیت کەوا دەگرێتن لێی پرسیار کرد لەبەر چی دەگریەی فەرمووی لەبەر گوناه و تاوانەکانی پێشینم دەگرێم فەرمووی فعلا گوناه و تاوانی هەندێکەوە خەڵک لە بۆی بگرێ پێش ئەوەی کەوا سزا بدرێ لەسەر ئەو گوناه و تاوانانە ئەوجا دەفەرمی دەستی گرت و هۆردووچیان پێکەوە چوونە لایەک و پێکەوە دەگریان و هەروها کەسێکی وەکو سفیانی ثەوری دەگریا لیان دەپرسی لەبەر چی دەگریەی سفیانی ثەوری معلومە لەو عیلم و لەو زوهدەی کە هەیبوو ئەوجا دەیفەرموو دەترسێم ئەن ئوسلەبە التەوحید دەترسێم لە خاتیمە و لە کۆتایی خۆم دەترسێم لەبەر ئەوەی دەترسێم کەوا تەوحیدم لێ وەرگیرێتەوە لە خاتیمە ختامم خێر نەبێ خوا پەنامان بدا ئیتر بەو شێوەیە بەڵام دیارە فروقاتی فەردیش هەیە لە نێوان خەڵکی یعنی ئیوا هەیە لەوانەیە ئەو دڵی پڕبی لە خەشیە لە ترسی خوای گەورە بەڵام طەبیعەتی چاوەکەی ئەو هایەکەوە چاوێکە وشکە لە فەرمێسک نابارێنی بەڵام ئیواش هەیە بەعەکسەوە لەبەرەوەی گریان بەخۆی چییە گریان لەوەیەوە دێ کاتێکەوە ئینفعالێکی زۆر لەناو دڵ و دەروون دروست دەبی کاتێکەوە ئەو ئینفعالە و ئەو کار لێکردنە ئەو کاریگەریە لەناو دڵ پەیدا دەبی ئیتر لەو حاڵەتەی زمان عاجزە لەوەی کەوا تعبیر بکە لەو شعور و هەستەی کە ئەو هەستی پێ دەکا لێ فرمێسک چاکترین تەرجمەی عەمەلیە لەو کاتانە لە زمان بەلیغترە لە بۆ تعبیرکردن لەو هەست و نەستەی کەوا ناو دڵ و دەرونی ئینساندایە ئیتر ئیوا هەیە وەکو گوتمان لەوانەیە لەناو دڵی بکوڵێ بەڵام فرمێسک بە چاوی دانایە یعنی وەکو شتێکی فەردی ئەو ئینسان طەبیعاتی وایە چاوی وشکە بە پێچەوانەوە ئیواش هەیە لەوانەیە بە نیفاقەوە بگریێ ئەوەش هەیە یعنی توانای هەیە وەکو معلومە دەڵێن دموع التەماسیح دیارە ئەو طەبیعاتێکی هەیە کەوا دەتوانی بە هەر شێوەیەک بە فرمێسک لە چاوەکانی بارێنی ئەوەشمان هەیە جالوێ بەڕاستی ئەوەی کەوا مهمە ئەوەی کە گرنگە ئینسان کە دەگریێ لە بۆ خوا بگریێ لە دڵ و دەروونەوە هەڵقۆڵێ ئەو گریانە ئەگەر فرمێسک لە چاویشی نەیەتە خوارێ ئەوە ئیشکال لەوەی دانیە مهم لە دڵەوە بگریێ لە ترسی عەزەمەتی خوای گەورە لە تەقسیری خۆی بترسێ لە بۆ تەقسیری خۆی بگریێ لە بۆ ئەو ڕۆژە بگریەکەوە لە پێشمانە هەمومان داخەوە بە چ ڕۆژێک دەگەڕێینەوە بە چ ڕوویەک دەگەڕێینەوە خزمەت خوای گەورە سبحانه وتعالى بە چ ڕوویەک دەچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئایا چێ لە خۆی ئەمینە لەو کردوانەی کە کردیتی چەندی بە ئیخلاسەوە کردیە چەندی سەواب بووە ئیتر بەو شێوەیە مهم یعنی لە دڵ و دەروونەوە بە ئیخلاسەوە لە بۆ خوای گەورە هەست بە گریان بکە ئیتر ئەگەر فرمێسک باری ئەوە زۆر چاکە و بە تەنیاش بی زۆر باشترە لەبەرەوەی وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوە باز لەو کەسان دەکاکەوە لەو چەند تاقمەی لەو حەفت تاقمەیکەوە لە ژێر سێبەرێکدان کەوا خوای گەورە خەڵقی دەکات لە ڕۆژی قیامەت لەو کاتانێکەوە هیچ سێبەرێک نییە تەنها ئەو سێبەرێک کە خوا خەڵقی دەکا یەک لەو سنفانە چێن رجل ذكر الله خاليا ففاضت عيناه کەواتە کەسێک بە تەنها یادی خوای گەورەی کرد ئەوجا فەرمێسک لە چاوەکانی هاتە خوار کەواتە ئەسڵ لە گریان ئەوەی کەوا ئینسان بە تەنهابی بەڵام دیارە هەندێک مواقفی شەیەکەوە ئینسان لە دەسەڵاتی خۆی دەردەچێت لە پێش چاوی خەڵکیش بی ئەوە ئینشاء الله تعالی هەر نیشانەی ئیمانەکەیتی بەڵێ ئیتر دیارە وەکو ئەبولفەرەج بن الجەوزی مەشهور بوو کاتێکەوە ئەو محازەڕەی دەدا سبحان الله خەڵکەکی زۆر وەکو وەسفی دەکەن بە هەزارها خەڵک دادەنیشت دەفەرمی خەڵکەکی زۆر کاتێکە ئەو محازەڕەی دەدا خەڵکە دەگریا دەڵی جارێکیان کوڕەکەی لێ پرسی باشە گوتی
لەبەرچی کات و قسان دەکەی بەو شێوەیە خەڵک تەئسیری لێ دەکا و دەگرێن لە کاتێکدا فلان و فلان قسان دەکەن خەڵک هیچ جۆی لێ نییە تەئسیری لێ ناکا لێردا و قسەشی جوان دەکات دەفەرمی ليست النائحة الثكلى كالنائحة المستأجرة بەخۆی ئەوەی کە دەگرێ لە ئافرەتان دوو شێوەنە یەکەچیان هەیە جەرجی سوتایە دەگرێ کاتە گریانەکەی لە دڵیەوە دەردەچی بەڵام یەکی دیکە هەیە بە تایبەتی با بڵێن پێشترێک کە زۆر مەشهور و پێگوت سەردولکەبێش یعنی دەچوو بەس لە بۆی خەڵکی بگرێنیتن بە پارە دەچوو مستەئجەرە بوو ئەوجا ئەو بەو شێوەی وەڵام دەڵێ ئەو ئافرەتەی کە بەخۆی جەرجی سوتایە دەگرێ گریانیوی زۆر فەرقەیە لەگەڵ ئەو ئافرەتەی کەوە بەکرێ خەڵکی دەگرێنی لێردا وەکو مەبەستمانەوەی کە بەڕاستی گریان هەیە یاخود فرمێسک باراندن هەیە ڕاستەقینەیە لە دڵەوە هەڵدەقوڵێ ئیواش هەیە بە نیفاق خوا پەنامان بدە علامەتێک کە لە علاماتەکانی ساغ و سەلیمی دڵ ئەوەیە کە وەکو علامەتی شەشەم دەڵێ هەموم ئوخڕەویە خەم و خەفەتی ئەو کەسانە ئەوەیە خەم و خەفەتی ماڵ و منداڵ و خەم و خەفەتی تیجارەت و بازار و شەهادە و ئەو مەسائلانە نییە ئەوانەی هەموو وەکو وەسیلە تێگەیشتە ئەوەندە حەقی دەداتە ئەو شتانە ئەوەندەی کەوا پێویستە ئیهمالی نەکەی بەڵام هەمی گەورەی وی خەممی گەورەی وی هەموم ئوخڕەویە خەمی ئاخرەتیتی لەبەرەوەی دنیا بە خۆشی بی بە ترشی بی بە فەقیری بی بە دەوڵەمەندی بی چەند ڕۆژێکە و کۆتایی پێدێ بەڵام موسیبەت قیامەتەشی نەبراوەیە گەر خوا ڕەحمت پێ نەکا لەوێن دەرێ لێ بەڕاستی ئەو کەسێک کە خاوەنی دڵێکی ساغ و سەلیمە ئەگەر وردێکی لێ بڕوە لەو وردانەی کە با بڵێن بە شەو هەیتی لە شەو نوێژ و لە قورئان خوێندن و لە زیکرەکان کە هەیتی زۆر خەفەتی پێدەخوا جا وەکو دەڵێ ئەدی ئەو کەسەی کە خەفەت لە وردەکانی ناخوا ئەو دیارە دڵەکەی ساغ نییە ئەدی ئەگەر لەوەش موسیبەتر ئەسڵان وردەچی نەبی تاوەکو لێی بڕوا خەفەتی لێ بخوا ئەو هەر زۆر خەتەرە لێ وەکو تەماشا دەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا كوالي صاحب بخاري داتي باس لنويج عصر ذاك هذا فرمي الذي تفوته صلاة العصر كأنما وتر أهله وماله أو كسي كنويج عصر دروا وكو أويكوا مال من داري هموي لدز بدا مصيبة السنقورية سبحان الله أوي كنويج عصر لدز بروا وكو مال من داري هموي لدز دايا سبحان الله أجا وكو حاتمي أصم وكل مستطرف هاتيا دفرمي روشان نويجكم بجماعت سو نوك نويجم سو نويجشي بجماعتم سو بتنها كردم ضلت تنها يكز اويش ابو اسحاق بخاري بو هات سرخوشي لي كردم لو مصيبتي كامنتوشم هاتيا لبر نويج جماعتم لدسو بلام دلي اگر كوركم بمردبا بهزارها خلق ده سرخوشي لي كردم لبرتي لبر لنا خلشي دنيا مهم ترى لقيامه مع العلم أو مهم تركوا نويجش بجماعات تسوا هذه أوي هاد نويج بروا خوابنا ما بدا دلي أويسي قرني كسيك بو وكو سفياني ثوري لي دجاري توا دلي أويسي قرن لهم مال دنيا أو هندي هبو كوا أوش مكبو لبريبو أجر بتسو بمالكي دادنيش لسر عادي دادنيش سبحان الله أو خوارني كهيبو تنها أو هندي كخوارديتي بيتير بو زياتري نبو أو زادلي كاتك أويس دادنيش سبحان الله حستي بمسؤوليتك جورة ذكر برامبر بخواي جورة دي فرمو اللهم إني أعتذر إليك من كبد جائعة وجسد عاري يا رب خواي أمني اعتذار دخوازم داواي اعتذار وداوا دكم عفو بكي لو كوا كسانك هبن كوا برسيبن كسانك هبن كوا ببوشاك بن أمني اعتذار دخوازم يا ربي وليس لي إلا ما على ظهري وفي بطني والله إخواني شمنا تنها أو كوالا سر شان ما واتأو برقي كالبرما وأو إخوانك هيتم تنها باش أوكر كخوار دم أو زهستي بمسؤولية ذكر خوايا اعتذار دخوازم لو كوا كسيك شي فقير هبي برسيبي كسيك هبي بوشتنبي والله هي سمني بيدمي يا رب العالمين إتتمشى أو هسكردن ما مسؤولية زور مهمة وتنديني دي كش بوشي ويا لا بابنين للصحابة وللتابعين بەڵام هەوڵ دەدەین ئینشاڵڵا ئەوڕۆ نیشانەکانی ساغی دڵتەوا بکەین لێ لەو نیشانەی بەوەندێک کۆتایی پێدەین لە نیشانەیەکی دیکە لە نیشانەکانی ساغ و سەلامەتی دڵ ئەوەیە کە دەڵێ حەی القەلبی لا یەخشە ئیلا الله
ئەو کەسێک کەوا خاوەنی دڵێکی زندیە لە هیچ کەسێک ناترسێت تەنها لە خوا نەبی سوبحانەوە وتعالە. ئەوە یەک لە علاماتەکانە. کەواتە نە لە بەشەران دەترسێ، لە هیچ بەشەرەکی، نە لەوەی دەترسێ ماڵ و منداڵی هیچی لێبێ، ناترسێ وەکو من و تو کە خەمی ماڵ و منداڵمانە، نە لە ڕزقی دەترسێ، نە لە ئەجەلی دەترسێ، لە یەک شتی دەترسێ، تەنها لە خوا دەترسێ سوبحانەوە وتعالە. لەبەرەوەی ئەسڵەن ئەو کەسانەی کەوا لە غەیری خوا دەترسێن بە نەسی ئاەت خوای گەورە دەفەرمی دڵیان نەخۆشە، وەکو لە سوڕەتی ئەلمائیدە خوای گەورە کاتێکەوە باز لە جوولەکە و دیانەکان دەکات دەفەرمی يا أيها الذين آمنوا لا تتخذوا اليهود والنصارى أولياء بعضهم أولياء بعض ومن يتولهم منكم فإنه منهم. كواتا خوای گەورە لەو ئاەتەدا نەهیمان دەکا کەوا جوولەکە و دیان نەکەینە دۆست و خۆشەویستی خۆمان، دۆستایەتیان نەکەین لەبەر وەلای مسلمانان دەبی لە بۆ خوا و پێغەمبەری خوا لە بۆ ئیمانداران بی. بەڵام لە پاشەوی دەفەرمی چێ دەچیتن لەوان دەچیتە پێش، لە جوولەکە و لە دیانان دەچیتە پێش. دەفەرمی فترى الذين في قلوبهم مرض يسارعون فيهم يقولون نخشى أن تصيبنا دائرة. ئەوانەی کە نەخۆشی لە دڵیان هەیە ئەوانە يسارعون فيهم وكأنما لناو يكتري أو دل نخوشانە مسارعە لەگەڵ یەکتری دەکەن بە پەلەنە چێ زووتر خۆی بگەینتە جوولەکە و دیانان، چێ زووتر وەلا و دۆستایەتی خۆی لە بۆ ئەوان دووپات بکاتەوە لە پێشی ئەوەی تر. لەبەر چی وا دەکەی؟ يقولون نخشى أن تصيبنا دائرة، لەبەر ئەوەی دەڵێن دەترسین کەوا زروف بسوڕێتەوە بە نەوعێک کەوا ئەوان شتیان بکەوتە بەردەست، تاوەکو ئەمە زیرەچین حساب مستەقبەلی خۆمان دەکەین، سبەی ڕۆژێ ئەوانی شتیان کەوتە بەردەست تاوەکو ئەمە هەر وەکو خەدڕەزعەیەک لە لایوانیشمان هەر هەبی. ئیتر ئەوە زیرەچیە بە تەسەوری کەسێکی دڵ نەخۆش، بەڵام کەسی دڵساغ بە پێچەوانەوە وەکو خوای گەورە وەسفیان دەکات لە سوورەتی ئالی عیمران کە وەسفی سەحابەی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. خوای گەورە لێیان ڕاست دەفەرمی الذين قال لهم الناس إن الناس قد جمعوا لكم فاخشوهم فزادهم إيمانا وقالوا حسبنا الله ونعم الوكيل. والله إيمان دار راستقين أوهان كاتك وخبريان بيدان إن الناس قد جمعوا لكم كاك قريش يهود تسدج منتان هنا هر هموي واخر بوينو لسرنگو هر هموي كو بوينو لبوي بيگزار لناوتان بن ئەوان هەڵوێستیان ئەو بە یەکسەر فەزادەهم ئیمانا، ئیمانیان پێزیادی کرد، ئیمانیان پێزیادی کرد. ولما رأى المؤمنون الأحزاب قالوا هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله وما زادهم إلا إيمانا وتسليما. إيمان داري راستقينا لكاتي أحزاب كاتكوا همو دجمناني إسلام لسريان خربوبونوا دەفەرمی ئەوان لەوێن دەردەیانگۆ ئەوەیە وعدەی خوا و پێغەمبەری خوا کەوا وعدەیان دابوو هەر کەسێک بێتە ناو دایرەی ئیمان دەبی تاقی بکرێتەوە، دەبی دژمنایەتی بکرێ. فعلا وصدق الله ورسوله، خوای گەورە و پێغەمبەرەکەی ڕاستیان فەرموو، فعلا وا تاقی دەکرێنەوە دژمنانمان دژمنایەتیمان دەکەن. وما زادهم إلا إيمانا وتسليما. ئیتر لەو کاتانەی کەوا لە کاتی تەنگانەیە ئەوان لە جاتیەوەی بترسێن لاقیان بلەرزی، ئەوان بە پێچەوانەوە زیاتر تەسلیمی خوا دەبن، زیاتر ئەوان ثابت و خۆڕاگرتر دەبن لەسەر عەقیدە و لەسەر بیر و باوەڕەکەیان. بەڕاستی زۆر مهمە لۆیە ئینسان کاتێکەوە فکر دەکاتەوە لەبەر چی ئەتو لە غەیری خوای بترسەی، لەبەر چی لە غەیری خوا بترسەی، چی بەدەستە غەیری خوا. تەماشا دەکەی وەکو خوای گەورە وەسفیان دەکاتن ئەوانەی لە من دون الله ئەوانەی لە خوار خوای گەورەن کاتێکەوە دەپەرسترێن کەوا هەر هەموو شتێکیش من دون اللهە، هەر خوای گەورەش عەلیی الأعلا سبحانه وتعالى وەکو لە سوورەتی الفورقان دەفەرمێ والذین واتخذوا من دونه آلهة لا يخلقون شيئا وهم يخلقون. غەیری خوا لە دونی خوا لە خوار خوای گەورە کەسانێکیان کردە پەرستراو بەناحەق کە ئەوان هیچ ناتوانن خلق بکەن بەڵکو بەخۆیان خلق کراون دروست کراون. ولا يملكون لأنفسهم ضرا ولا نفعا ولا يملكون موتا ولا حياة ولا نشورا. لبو خویان نەوەک لەبۆ خەڵکی دیکە، ئەسڵەن لەبۆ خۆیان زەرەر و قازانجیان بەدەستەوە نییە، و هەروەها نەمردن
ولا يملكون موتا نجيان نازندی بوونەوەش هیچیان بەدەستەوە نییە. آخر توخوا لە چی بترسێ لە غەیری خوا سوبحانه وتعالى؟ خۆی بەدەستە خۆی نییە. چ جای ئەوەی بتوانی شتێک لە بۆ تو بکە؟ لە سوورەتی ئەززومەریش خوای گەورە سوبحانه وتعالى وەکو بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کە بە خەڵکی بڵێتن، دەفەرمێ پێیان بڵێ کاتێکەوە وەیخەویفونەکە بالذین من دونه، پێغەمبەر دەترسێن صلی الله عليه وسلم بە دوونی خوای گەورە، بە خوار خوای گەورە، کەوا ئەوان بت و سەنەمەکانیان دەپەرست لە خوار خوای گەورە سوبحانه وتعالى جگە لە خوای گەورە، ئەوجا هەڕەشیان پێ دەکرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوای گەورە سوبحانه وتعالى ئەوجا لە ئاەتەکان دەفەرمیتن قل أفرأيتم ما تدعون من دون الله، ئەوانەی کەوا ئەنگۆ لە غەیری خوای دەیان پەرستن، إن أرادني الله بضر هل هن كاشفات ضره، ئەگەر خوای گەورە سوبحانه وتعالى زەرەرێکی لە بۆ من بوێ، بڕیاری زەرەرێک بتا لە بۆ من، ئایا ئەوانەی کە لە غەیری خوا دەتوانن ئەو زەرەرەم لێلا بدەن؟ أو أرادني برحمة هل هن ممسكات رحمته، ئەگەر خوای گەورە ڕەحمەت و بەزەیەکی لە بۆ من بڕیاردا، هەموو ئەوانەی لە غەیری خوای دەپەرسترێن دەتوانن ببنە ڕێگرێک لە ڕێگای ڕەحمەتی خوای گەورە بە من نەگا؟ ناتوانن. ئەوجا دەفەرمێ پێیان بڵێ قل حسبي الله عليه يتوكل المتوكلون، بڵێ خوای گەورە کافیە لۆ من، هەر ئەو زاتە شەئی هەندێکەوە هەموو کەسێک پشتی پێوە ببەستی. کاتە بەڕاستی لەو ڕوانگەیەوە ئینسانی مسلمان ناترسێ. لۆی سەعیدی کوڕی جوبەیر کاتێکەوە حەجاج گرتی، وەکو حەجاج معلومە مسلمان بوو بەڵام زاڵمیش بوو، کاتێکەوە هەڕەشەی لێ دەکاتن، هەڕەشەی لێ دەکات دەڵێ وەڵڵاهی ئەو دنیایەت لێ دەکەمە یەک پارچە ئاگر. سعیدی کوڕی جوبەیر دەڵێتن وەڵڵاهی لو علمت أن ذلك بيدك لاتخذتك إلها، ئەگەر بزانم ئەو شتێکە ئەتوو تهدیدم پێ دەکەی لە دەستە تووە، ئەتووی دەکەمە پەرسترا و دەتپەرستم، هیچ لە دەستە تو نییە، هیچ لە دەستە تو نییە، کەواتە بە چ دەمترسێنی؟ ڕوحێکە لە دەست خوای گەورەیە سوبحانه وتعالى، لەو لەحزەیەی دەمری کە خوا بڕیاریدایە، ئەو هەندە ڕزقەی لۆ دێ کە خوا بڕیاریدایە، والله هەموو دنیا خڕ ببنەوە ناتوانن یەک لەحزە لە ئەجەلت ببەنە پێش یان ئەوە تەخیری بکەن، والله هەموو دنیا خڕ بیتەوە ناتوان قازانجێک ئەگەر بەقەد نوکە دەرزیەکیش بی لە بۆ دابین بکەن ئەگەر خوا بڕیاری نەدابی. ئیتر دەمێنێتەوە لاشەکەش ئەو خاک و خۆڵەیە کە مەلەسەری دەژیین، هەر دەبیتەوە خاک و خۆڵیش، لەو لەحزەی کە دەمری ئیتر ئەو لاشەیە دەبیتە سەفرەیەکی بۆگەن لە بۆ ئەو کرمانەی کەوا لە ناو قەبر دەتخۆن. ئیتر بەڕاستی ئەتو خەمی چتە؟ چەند خۆشە لە پێناوی خوای گەورە بیبەخشی، چەند خۆشە لە پێناوی خوای گەورە بیبەخشی، و بە هیچ شێوەیەکیش دەستی هیچ کەسێک ناتوانێ بگاتە ڕوحەکەت، سری سەعادەتی توش لە ناو ڕوحەکەتە. ئیتر لە چ دەترسێی؟ کەواتە بەڕاستی نیشانەی ئەو کەسێک کەوا دڵی ساغ و سەلیمە لا یەخشە ئیلا الله، لا يخشى إلا الله، أو لقدر ترساني لخوا والله هيبتي شي دبي لنا وخلشي وأكاتيش كوا كسك لخوانا ترسي بعكس ولا همش تقدر ترسي. سبحان الله، أو قاعدة براستي خوا بنا ما مدا لو يدل كسك كوا هات لإمام أحمد رحمة خوي لبي شكواي أوي لو كوا والله أمن لظلم دا بدست خوم يدا ترسم لفلانة والي لفلانة حاكم دا ترسم بي فرمو لو صححت لم تخف أحدا، لو صححت لم تخف أحدا، أجر دلكات صاغ بكي دلكات راز بكي وبو إيمانك أخوادي سبحانه وتعالى لم تخف أحدا، لغير إخوالك أزنا ترسي. يتبدأ منيت وسرويك خوفي فطري وكم معلومة مثلا هم كذا بالطبيعات إخوة اللي درندة ترسي وانيا لا شيء تاريخ ده ترسي أو بالطبيعات حالة يعني طبيعتي بشر لردا أو ترسا ما بس نية تشتشي طبيعية أو كوا ما بستا وكو خواي يقول موسى دجيرتو عليه الصلاة والسلام برامبر بصاحرة كان كاتك أو سحر قوريان كرد فأوجس في نفسه خيفة موسى ترسي كتنا وضلي وانيا أو خوف يشي فطرية عيبني إنسان بترسي وكو زانان دفن بلام عيبه كتسليمي أو ترساني بي أو خوف فطرية عيبني بترسي بلام عيبه لو خوفي تسليمي بي أو خوف واد لبكا كوا ببي تريقريك لو كوا فرمانه شي خواجه بجيبكي نا بيشت الظالبي بس او ترسي لبيناي او فرمانه كان خواجه بجيبكي سبحانه وتعالى لبرو براستي او مسائلان الاسلام ده مثلا خوف محبه
ئەو مەسائلانە وەکو شعورێکە لەناو دڵ و دەروون بەڵام منهەجیشە لە ئیسلام یعنی شعورێک نییە هیچ ئاسار و شوێنەواری نەبی مەسەڵەن خۆشەویستی خوای گەورە ئاسار و شوێنەواری هەیە پێویستە ئیطاعی خوا و پێغەمبەر بکەی خوف لە خوای گەورە سوبحانه وتعالى قسەیەک نییە بە زمان بیڵێ و بڵێ شعورێکە لەناو دڵم و کەس هەستی پێ ناکەن نا ترسان لەخوا ئەوەیە کەوا وەکو قامچیەک پاڵت پێوە بنێ بۆی کە بتجێڕیتەوە لە خراپە کەواتە بەڕاستی ئەو مەشاعیرانە لەناو دڵ و دەرونی ئینسانی مسلمان منهەجێکی لێ بەپاش دەکەویتن کۆتا نیشانەش کە باسی بکەین لە نیشانەکانی ڕاست و ساغ و سەلیمی دڵ ئەوەیە کەوە وەکو ناوێن لێنا غیرەت الئەنبیا ئەنبیائیش غیرەیان هەیە غیرە نازانم بە کوردی وەڵی ئەوەندی گەڕام نەمزانی کەلمەیەک بەرامبەر بە غیرە بەکاربینم ئەنبیائیش غیرەیان هەیە غیرەی ئەنبیا چییە دەفەرمی وەکو لەو حديثي كوا لإسراء ومعراج بيان صلى الله عليه وسلم كاتك كوا أو هم بيغمبري دي صلى الله عليه وسلم خالهم وان بي لو أنا كسلامي لموسى كر عليه الصلاة والسلام بزي هيش أو جاو كل صاحب بخاري دهاتيا دفرمي موسى قريها عليه الصلاة والسلام برسياريا لكن ما يبكيك فرموي أبكي لأن غلاما بعث بعدي يدخل الجنة من أمتي أكثر ممن يدخلها من أمتي لبرهند دقريم كسك كالدواي من هاتيا نسبة بيو من ذلك بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي لدواي من هاتيا أو هندي لأمتي ويد استباهشتي زياتر لأمتك من أم لبو هندي دقريم جازانان وكل فتح الباري باسي دكاتن دفرمي خو معناه ونية موسى عليه الصلاة والسلام حسودي هبونا حسوديني أو سكو حسودي أو كاتناز نعمتك بكسك بخشرها حزبكي بدل بيت خوش بلاي ورجي لتو بدريت دو اوش لبيغمبران دور عليهم الصلاة والسلام بلام غيران هي تنافس دكن لسر خير منافسه يكتر دكن لسر خير اوي بي غريبه بيغمبر صلى الله عليه وسلم لدواوي هاتي اوزا امتي بيغمبري صلى الله عليه وسلم زياتر لبهج لامتكي موسى عليه الصلاة والسلام وهر چندێ چیش امت زیاتر بی امتی اجابه لبو پیغمبران ازرو پاداشت او پیغمبر برستر دبی لای خوای گەورە ایتر لبو اوی دگری موسی علیه الصلاة والسلام نوک حسودی به پیغمبر صلی الله علیه وسلم تماشا دک لنا صحابکان پیغمبر او منافسه لسر خیر هبوا و تغییران هبوا گر کسێک لوان ایشی چاکتر بکا تماشا دک لو دو پیاو برزه کوا چاکترین کسن لدوای پیغمبران ابو بکر و عمر خوان لرازی غیران هبوا غيران هبوا دستي خوان بپیش چه لوي زياتر لكاري خير بپیش دكوي يتلوكو لو حادثه كوا لبدايه ونهايه هات ابن كثير دجرته رحمه الله بي امام عمر دفرمي امنو ابو بكر لخدمت پیغمبر بون شويشان صلى الله عليه وسلم دفرمي هاتي نو بلاي مزگوت دفرمي لين درجه من لبو كوا كسيق وا قران دخيني بيان صوصن راوستا وجوي لقران خينا كراغر دفرمي اوزا فرموي من سره ان يقرا القران رطبا كما أنزل فليقرأ قراءة ابن أم عبد سبحان الله أو زاد فرمي بيان صلى الله عليه وسلم فرمي هر كسيك بي خوشة قرآن بخيني التوا بو شوي كوا رطبة بو تراتي وكأنما تازدا بزيا با وكو خينوي ابن أم عبد كوا مقصدي ابن مسعودة با وكو بخيني توا دفن موج مجديش خوش لبو او صحابي بريزة دفن اسمين زوتهم او مجديبة ابن مسعود بدم كوا او هاي فرمو دفن كاتسوم بيمغو دفن ابن مسعود فرموي لقد سبقك ابو بكر بپیشت كوتيا لسندين مواقف ديكاش او ها دفن بيريجنا چي كوره هبو زور زاران دسوم خدمتم دكرت دبرو هیچ بینه دکرا لبو خوی ناو مالکم لو رگ دخستو پیداویست کام لو دابین دکر دفرمی هر اندم زانی فتره وچی امن دسون دبین ایشو کارکانی همو لو کرا ادبی چه بی او دفرمی حتی وکو زارشان زودتر لکاتی خوم تم تاوکو بزنم چه پیشی من ده دفرمی دیسان دبینم ابو بکر خوای راضی بی از دفرمی که خوم لی آشکرا کردو پیم گو انت لعمری هر اتوی وکو بلی بسوندێک سوێندی دەخواتن دەفەرمی هەر ئەتووی بە پێشی من دەکەوی ئیتر بەو شێوەیە لێ دەفەرمی ئیمامی عومەر دەیفەرمی خوای لێ ڕازی بی وددت أني شعرة في صدر أبي بكر والله تمنا دەکەم ئەمن تاڵەموویەک بام لە سینجی ئەبوو بەکر خوای لێ ڕازی بی ئیتر مەبەست لێرەدا ئەوانەی کە خاوەنی دڵی ساغ و سەلیمن بەو شێ منافەسە دەکەن غیرەیان هەیە لەسەر ئیشی خێر لە کۆتاییشدا ئەوەندە دەڵێن ئەوە نیشانەکانی دڵی ساغ و سەلیم بوو هەر کەسێک دڵی ساغ و سەلیم بی ئەو نیشانانە لێ دێتە جێ و بە پێچەوانەوەش ئەوەی بێ دڵی ساغ و سەلیمی پێویستە ئەو نیشانانەی لە خۆی بینیتە جێ چونکە کار و کردەوەش بە هەمان شێوە ئەو کار و کردەوانە ئەنجام بدە
تأثيري لەسەر دڵەکەت دەبی دڵەکە دەبیتە دڵێکی ساغ و سەلیم لە خوای گەورە داواکارین کە لەو کەسانە بین خوای گەورە پێمان کەڕەم بکا بۆی کەوا دڵێکی ساغ و سەلیمان پێ بەخشی ئینشاءالله دڵێکی وا کە پێوە سەر بڵند بین ئینشاءالله هەم لە دنیا و هەم لە قیامەتیش. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.